ئەوەی لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق ڕوویدا دەوترێت نەمایشێکی مەترسیداری سیاسی بوو کە بەرنامە بۆ داڕێژرا بوو لایەنەکان پێشتر لەسەری ڕێکەوتبوون و ئەم جۆرە ڕێکەوتنانەش دەوترێت کاریگەری دەبێت لەسەر دواکەوتنی پێکهێنانی کابینەی نوێ حکومەت ڕەنگە ئەگەر حکومەتیش پێک بەیاندرێت تەمەنی زۆر درێژ نەبێت. ئەگەر بۆ دیاریکردنی سەرۆک کۆمار و بۆ دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پێکهێنانی کابینەی نوێ ئەم تەنسیق و ڕێکەوتنە بەردەوام بێ بێگومان عێراق ڕوو لە ئاڵۆزیەک دەکات لەبەرەوەی ئەوانەی کە لەسەر بەیتی شیعی مەحسوبن و لە دەروەوەی ئەم ڕێکەوتن و تەنسیق و حکومداریە بن و زۆربەی هەرە زۆری هێزە چەکدارەکانی تەرەفی ماڵی شیعە لە لای ئەمانەیە کە لە دەروەوەی حکومەت دەبن بێگومان ئەمانە هەروە ڕازی نابن لە دەروە کابینەی حکومەتەکە بن لە دەروەوەی سەرۆکایەتی پەرلەمان بن و کاریگەریەکیان لە ئایندە عێراقانە بێ بۆیە ئەمە وا دەکا پێمان بڵێ عێراق ڕوو لە ئاڵۆزیەکی چاوەڕوان نەکراو دەکا کە ئەم ئاڵۆزیە وا دەکات تەمەنی ئەم خولەی پەرلەمان و ئەم حکومەتێکە لە پاش ئەم پەرلەمانەوە پێک دەهێنرێت تەمەنێکی زۆر کەم بێ و بەردەوام ڕوبەڕووی کێشە و گیرروگرفتەکان بێتەوە. النواب التزاما بالتوقيتات الدستورية ڕێکەوتنی پارتی و بەشێک لەلایەنە شیعەکان لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی ناکۆکیەکانی نێوان بەشێک لە شیعەکان و سوننەکانی تونتر کردوتەوە ئەوەی بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرا جێمی یەکەمی یاریەکە بوو کە لە بەرژەوەندی چەند لایەنێک کۆتایی هاتوو ئەگەر لە گێمی دووەمدا کە هەڵبژاردننی وەزیرەکان و پێکهێنانی حکومەتە بەم جۆرە بێت ڕەنگە ئاڵۆزی زۆرتر بکەوێتە نێو عێراقەوە. هیچ شتێک لە دۆخەکە نەگۆڕا و هەڵبژاردننی پێشوەخت کەوتە ژێر پرسیارەوە لە ئاستی پەرلەمانە من تەسەوڕەکەم لە ئاستی حکومەت و لە ئاسەکانی تری شاشتێکی ئەو تۆ نەگۆڕێ. بەهەرحاڵ لە ئێستادا ئەم خولە ینی گریم بە تایبەتی مەسەلەی ئەم دابەشبوونە وەلایەن گیریکردنی بارزانی و پارتی بۆ خەتێکی دیاریکراو لەناو شیعەیە و سوننەش کە خۆتان نەزانن ینی معادلەی سوننە زیاتر معادلەیەکی ئیقلیمی ڕێکی خستو نەگەوەی کە خەمیس خەنجەر و حەلبوسی زۆر یەکتریان خۆش بووەوە هەنێک تەوەقوع هەیە کە تا ساڵێک و هەنێک تەوەقوع هەیە تا 6 مانگ ناخانێ ئەو براتی نێوان سوننە بێگومان کاردانەوەی دەبێت جا ئەم کاردانەوەی ئایا هەموو پێکهاتەکان بە کورد و شیعە و سوننەوە چۆن لی زەرەرمەند دەبن چۆن لی زەرەرمەند نابن ئەمە ئابێ چاوەڕێ بکەین گێمی دووەم و با بڵێن کاتی تری یاریەکە دەست پێ بکات. ڕووداوەکانی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق و ئەو ڕێکەوتنە ژێربەژێرانەی سەرەتاکانی دەرکەوتون داهاتووی عێراق و پرۆسەی سیاسی لە وڵاتە خسۆتە بەردەم سیناریۆ جۆراوجۆر کە مەترسیدارترین بەریەکەوتنی چەکداری و شەڕی ناوخۆییە بۆ پێی ئەو لایەن و هێزانەی دژی میکانیزم و ڕێشوێنەکانی هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان و شکاندنی سازانی سیاسین کە عێراقی دوای 2023 لەسەر بنیاندراوە خاوەنی هێزێکی چەکدارین و ڕۆژانی ئایندە بۆ عێراقیەکان سەخت و یەکلاییکەرەوە دەبن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.